كاكم دانشتووە بەروام سام خەریب بۆ دانیشتو کاکە بۆ ناسی ئیشەکە بکەیت مامۆستا ئیش دەکەم لا حول ولا هذا تو موظفي دايريكي معاش ورناقريت ودانشتوي ئیش دەکەم دانیشت ئیشەکە لە عاردی خۆ لە ئاسمانی نیە مامۆستا ولا ده هسه كاكا ده هسه برام ده هسه يا هواد والله ايش هناك امام خريب مامۆستا ئیشم دەکرد بە قوربان ئیشەکە ئەلێرە لێرە نییە بە قوربان وچیە دوێن ئەم بەشەی ئەم لاوە شەش حەو گوڵی زیایی پێ بوو چە لێ کردەوە ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە لێ کردەوە باشە ڕووی بابی مامۆستا بە خۆت بووی من بووم جۆ بگرە بەرێ ئەوە چی ئەها مێش کاکەم تۆ ئیشە چێ بران تۆ باخەوان نیت بۆ مێش بەدارەوە بێ بۆ بە قوربان ئیشێ من گوڵە خۆ ئیشی من مێش نییە مامۆستا کاکە نابێ ڕەجال لێکە مام خەریب ئەی هاوات ئەوە چی ئەها سەیریکە ئەو پەڵێ بۆچی فریزی نەگرتووە بۆ نەیگرتو تۆ باخەوان یا تەڕەمە ئاخەشێتم مەکە غەریب ئەم جارە نەقڵەکەم ئەوە بین بۆچی ئەوە چی مامۆستا بە قوربان دە بۆ سبەینێ بگوڵ بە بەیانی باش قسەش خۆش دۆ من کرد بە مامۆستا ئەوە هوردە ئەوە چاپ کردیە ڕۆژ بە ڕۆژ خۆی چا دەکات وردە وردەیەکی ڕەجالێکە مام ئەوە چی ئەو خونچانە بۆ دەمی نەکردوێتەوە ئەو خونچانە بۆ دەمی نەکردوێتەوە بووە مامۆستا بە قوربان خۆ مۆسقەوی نادەم مامۆستا ئەوەش هوردە دێتن خۆ بە ڕۆژە چی نییە مامۆستا مام خەریب جۆ بگرە بەرێ من ئەم فێڵ و فەرەجەم ناوێت هەتا نیهایەتی دەوام ئەو خونچانە دەم نەکاتەوە باوکم بە حیسیەتم نەقڵەکە مامۆستا خۆ دەوی هەر نازەڕێ لەم چ بکەم بەسە مناقەشە مەکە جوابم مەیاتەوە جۆ بگرە ئەو دارخوم نابینی بەرێ ئەو گەورەکەیان هەستەکەم تۆزێ ڕێگرتووە هەر ئاوە هەڵی کێشە 2 مەتر بیبەرە دواوە ئەوڕۆ هەر ئەمڕۆ ئیشی 2 دقەیە چی بۆ سیر مەکەی مامۆستا بە قوربان دەم ئەوە هەموو عەربستانی بینم ناتوان لە جێ خۆ بیجولێنەوە ئەم کو دەتوانم نا مەسەلە ئەوە نییە تەمەڵی پێ ناکرێت خیروسی هەستێنێرم یارمەتێک بە قوربان هەستۆ منە هەلی بدەگە دەلاتن ئەوە جێ کەوچکە تۆ لێرە شۆربە ئاخۆیت تۆ ئیشەکە یا شۆربە ئاخۆیت مامۆستا جان گوتم بە ئیشکە ڕاونەزی شەفرەکەم بزر کرد بوو گوتم ئیشەکەی بەوەی دەکەم باش خەیشێکە دائیرەوان نابێت محاسبەی هەمووتانەکەم هەر هەمووتان لۆ مامۆستا لۆ ئەی هاوار خوا تاقەتی ماڕ منداڵدا ئەوکو دەگە تۆ حەواینەوە بکەم دار خۆرمای چا بکەم بێشەکەی چێوانە بکەم ئێستان باوکە ژیان من ئەو نزیکی یەک مانگە تۆ ئاگاو لە کێشەی منە من ئەمەی باوازی لێبێنم تۆ نایاڵی من لەبەر حورمەتی تۆ قسە ناکەم ئەخ دەنابێ باوکە ژیان تۆ نازانی خۆ تۆ لەگەڵمان ناژی نە خواردنێک ئەزانێت دروستکە نە شیرینیەک کە ئەوە یەم بۆیە من ئاگام لێتی احترامی ئێوەش ناگرێت باوکە ژیان من خۆم لە ماڵەوە جەوم نییە لە دایرەش مدیرێکی ئیسعات سوورێکی ناشرین ڕزای مرێ تاڵی قش بەسەریەوە نییە یەک دەقە قسە گەورەم خێر تۆ مۆزەفی منێ ها ئەبێ مۆزەف دانیشی ئاواهی بە تەلەفۆن کە یان ڕاکە ئیشەکانی بکە بێت من سەربازی قسە نەکەیت من ناشرینم من سوورم من تاڵەقش بەسەربوونیە ئێمە چێمە بە قەبری ئاژداییشێ قوربان من بەستم پێشەوە بوو وەس قسە نەکەیت دانیشی زەمی من نەکەی لەبەر چای باوکە بووە قوربان جان ئەو باوکم من کەشی خێزانی مێتوتم لەگەڵاوم ناقەش دەی بە حیسیەتم خۆ من لە ماڵی تۆیانیم بەڵام خەتای توێ ئەخ قوربان تۆ دوزای خۆ تۆ لە ماڵگا ناژی لەگەڵ ئوسلوبە نییە ئوسلوب باشە بڕۆ ژووری خۆت سەریکە بەم نەڵێ ناشرینی خۆ زۆر جوانیت شەڵی نەگەم و ئیسپادی لێ ناکەم